ئەو سەرۆت و سامانەی لە عێراق و لە کوردستانایە حەزەکەم بزانی نە لە ئیمارات و نە لە سعودیا نە لە ئەمریکایشان نییە. بەبریان برێ مەڵە هەرچی خەیران کە ڕوودا لە کوردستان هەمووی ئەتەنیا ئەوەی کە لێدا قەومی فەقیر و هەژارەکەیە لە سبەینی ئەم لە دووغاز لە گەڕەمەغاز بە 20 زاری بەدەست ناکەوێت نییە بە 20 زاری جاران بە چەندی بوو؟ جاران بە 7.5 بوو بەس ئەو ڕۆژێ بەڕێز پارێزگا فتەسۆپی قسەی دەکرد دەیگۆی کێشەمان نییە بەس وە نییە بەس دڵناوی خەڵک دەکەن هەر کێشەکەی بەس فەقیرەکە لێ دەقەوم بێ ئەوان لە بەنی خۆیان سیاسەکان بەس دۆ چاواشەکردنی یەکتر بەس دۆ خراپکردنی یەکتر ئەو بەزمە دروست دەکەن. باش یعنی غازت بە 20 هزاریش لەو شارێ و لێرە بەدەست نەدەکەن؟ ناوەڵە ناوەڵە بابم فەقیرە سبەینەوە بە سیارەت تا سەعات 12 غاردە نییە. چکە ئێستاکە نەفت نادەن گاک ئەوە نەفتە چێو دەسی مشکابرا گوتی ئەمە بە خۆمان ساین چۆنە کوردستان وەکو کەشتنووع کەشتنووع کە سەیر دەکەی ناو ئاوە بەس ئاواکە سوێرە ناتەنستی بەوەی ناخورێتەوە بەس کوردستانیش هەمان کەشتیە لەسەر نەفتە کەچ نەفتی بەرنا